بەرداوامی ئێستاش گفتوگۆی بابەتی تەوەری دووەم لەگەڵ میوانەکەم بە سپاسەوە لە شاری کەرکووکەکەم هەڵبەت ئەمڕۆ جەژنی کاکەیەکانی کوردستانە کە پێوترێت جەژنی قەوڵتاس. بە سپاسەوە لە کەرکووک بۆ قسەکردن لەسەر ئەم جەژنی کاکەیەکان بەڕێز ڕەجەب کاکەیم لەگەڵایە چالاکەوانی کاکەیە. کاک ڕەجەب بەیانیت باش من سەرەتا پیرۆزبایی ئەم جەژنە لە خۆت و سەرجەم کاکەیەکانەکەم لە کوردستان و عێراق و تاوی ناوچەکە بە شێوەیەکی گشتی. سپاس ڕۆژتان باش لێرەوە بە هەموو بینەران و بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان ئەڵێن ڕۆژتان باش و هەموو خەڵکی کورسانی ئازیز و هەموو تاکی کورد. بەڵێ کاک ڕەجەب با لە ڕووی مێژویۆس ئەگەر بۆمان باس بکەیت ئەم جەژنە گەڕێتەوە بۆکەی. ئەم جەژنە خۆی دێت دوای سێ ڕۆژ بە ڕۆژ و گرتن سێ ڕۆژ بە ڕۆژ ئەبین ڕۆژی چوارەم جەژنە ئەگەڕێتەوە بۆ میزگەی سەرەتای دروستبوونی ئەم ئاین و ئەماینشە بە پێ ئەوەی کە ڕۆژەڵات ناسەکان باسی ئەەکەن ئەگەڕێتەوە بۆ چەند هەزار ساڵێک بەر لە ئەمڕۆ خەڵکیەکەی ئەڵێ 3500 ساڵ پێش زایانی خەڵکیەکەی زیاتر ئەڵێت 7000 ساڵی شەوترێت و بەڵام ئێمە باش ژمارەکەمەکەی وەربگرین وەکو ئەوەی کە لە ڕووی ئەرکۆلۆجیەوە شتی کۆنتریش هەیە بەڵام بە ئەوەی کە بە جۆرەی لۆژیکی ڕووی خۆمان باسی بکەین ئەڵێن 3000 ساڵێک تەمەنی ئەبێ دیارە ئەم باوەڕ یارسانی لە داوێنی حەوزی زاکرۆسە لە دێر زەمانەوە بوونی هەبووە چکە ئێمە بمانوێ نەمانوێ یان خەڵکی تر ڕازی من ڕازی نەبن ئێمە خەڵکی دێرینی ئەم ناوچەیە ئێمە خەڵکی گەلانێکی کۆچ پێکراو یا کۆچکردنیمان بۆ ئەم شوێنانە ئێرە بە هەموو بەڵگە مێژەیەکان ئێمە خەڵکێکی دانیشتووی ئەم شوێنانین بە درێژای هەزاران ساڵی پێشمڕۆ هەر لە سەرەتای دروست بوونی ئەم گردونەوە و بە پێی بەڵگە مێژەیەکان لە سەرتای بوونی مرۆڤ ئێمە لەم سنوورین مێژەکەی گەڕێتەوە بۆ سەردەمە کۆنا. بەڵێ کاک ڕەجەب جیاواز لەم جەژنە باسی ئاینی یارسان بکەین کە ئاینێکی کۆن و دێرینی ناوچەکەیە ئەگەر بۆمان باسکەی مێژۆکەی بۆکەیە گەڕێتەوە. مێژووی باوەڕەکەوەکو ئاماژەم پێکردستاکە بۆ سەردەمە ئەگەڕێتەوە باوەڕێکی یەکتاپەرستیە باوەڕمان بە خوای کردەگار هەیە کە ئەم کەونەی دروست کردووە ڕەنگە خەڵکێک بە زمانی تر ناوی تری هەبێ کە ئێمە پێڵین خوا خودا خاوەنکار ڕەنگە عەرەب پێڵێ خالق ئیتر ئەڵڵا خەڵکی تریش بە زمانی تر و هەر ملەتێک بە زمانی خۆی بەڵام هەموو مەبەستەکانیەکە کە خوایەک و ئەم گردونی دروست کردووە و بۆ هەموو ملەتێکیش باوەڕی خۆی هەبووە و پەیامبەرێکی ناردووە و ئەم ئاینە بمانوێ نەمانوێ و کوتم دەقەکانشی بە کوردی نووسراوەتەوە و خەڵکی ئەم ناوچەین ئێمە. بەڵێ کاک ڕەجەب وەک بەڕێزت باست کرد سێ ڕۆژ بە ڕۆژوە بن دوای ئەوە جەژنە پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە جەژنەکە چۆنە بۆ نمونە سەردانی یەگەکانیان ناخواردنی بە کۆمەڵ و خێزانی بۆ نمونە خانەوادەکان چۆن کۆ ئەبنەوە گەر بۆمان باس بکەیت. بێگومان ئێمە هەندێک شتی تایبەت هەیە بە خۆمان لەو بابەتە مەسلەی ڕۆژی جەژنە ڕۆژی جەژن لە ئێمە ڕۆژێکی پیرۆزە ئەوە گرنگە سفرەی ڕۆژی جەژنمان خوانی ڕۆژی جەژنمان خۆشترین خواردنی تێدا بێ و هەر خێزانێک و لەسەر سفرەی خۆی بێ نانی نیوەڕۆی ڕۆژی جەژمان هەر کەس لە ماڵی خۆیەتی دوای نیوەڕۆکی خەڵک ئەگەر باو باپیری ما بێت چنە لای خێزانی گەلۆ ڕۆژی دووەم سەردانی یەکتر ئەکرێتەوە شتانە بەڵام ئیتر خەڵک دڵخۆشە بۆی کە ڕێوڕسمێکی بەجێگەیاندووە و سەردانی دۆستەکانە کاتەوە کۆی کە لاپەڕەیەکی نوێ لە ژیانی خۆی بکاتەوە بێگومان خەڵک کە سەردانی کە سوکاری خۆشی ئەکات ڕەنگە دڵگرانیەک شتێکیش بوو بێ لە بینەکە ئاشتەوایەک دروستە بێ لە بیرکردنی دڵگرانیەک بێ شتێک بێ ئەوانیشە ڕوئەدا. بەڵێ کاک ڕەجەب پەیوەندیدان لەگەڵ پێکاتەوە ئاینەکانی تر لە هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی چۆنە وەکو کاکەیەکان وەکو کاکەیەکان لە ئاستی باوەڕە وەکو بنەمای باوەڕی ئێمە ڕێز لە هەموو ئاینێکی تر ئەگەرێ لەبەروی کەمە باوەڕمان بە مەسلەی دوانای دۆنە و مەسلەی دوانای دۆنیش ئەگەر من ڕۆ کاکەیم لەم دەورەی ژیانی خۆمە ڕەنگە من کە ئەمرم ڕەحمەچێتەوە بەر دەرگای خوای گەورە و لەوێ لە دیوانی خۆیان حاسبە ئەکرێت و دووبارە دێتەوە بۆ ژیان ئەو کاتە ڕەنگە من
لەدایک ببمەوە لەناو خێزانێکی بوذی هندۆسی مەسیحی مسلمان ئیتر لەناو ژیانی تونێ بۆیە ئێمە لا ئێمە دەقی ئاینیمان هەیە قەدەغەیەکە ئێمە بە شێوەیەکی نەخوازرا و تەماشای هەر باوەڕێکی تر بکەین و هەموو پێغەمبەرەکان لە ئەمە پیرۆزن هەموو پێغەمبەر و پیاوچاکانی هەموو ئاینەکان ئەمە بە دەقی دینی و بنەمای باوەڕی خۆمانە بۆیە ئەمە لە ئاستی باوەڕیە دێمە ئاستی کۆمەڵایەتیش لە ئاستی کۆمەڵایەتی ئەمە قەت خۆمان بە جیاواز دەزانیوە لە باقی مرۆڤەکانی تر وەکو لە ڕووی مرۆڤایەتیەوە دێمە لە مەسلەی نەتەوایەتیشەوە ڕاست ئێمە دەقەدینەکانمان بە زمانی کوردی کۆن نووسراوە کە گۆرانە و لێرەمە پێڵین ماچۆیان خەڵکی تر پێڵێ زەنگنەی و باجەڵانی و هەورامی و ئیتر ئەو دەستەواژانەی کە لە ناو دەقەکانمانە بەو شێوازە بەکاراتەوە کە زمانی کوردی کۆنە و ئەمە بۆ تەمایی ئەوەی کە ئێمە هەمیشە ئەوانەی کەوا هاوڕێ و دراوسی ئێمە بەڕێز و حرمەتەوە تەماشامان بکەن ئەوەی شاگەڕێتەوە بۆ بنەما باوەڕێکانی خۆمان کە ئەبێ ئێمە خۆمان بە جیاواز دەزانین لە ڕووی باوەڕیەوە لە گەڵ خەرکی تر باشە کاگە ڕەجەب ئەپرسم تا چەند گرنگە مافی پێکاتە و ئاینەکان لە هەرێمی کوردستان پارێزرێ مافەکانیان بۆ دەستەبەر کرێت بەبێت جیاوازی بەڵێ بێگومان شت نییە سەتاسەت دابین کرابێ بە تایبەت مەسلەی مافیش ئەگەر خۆمان داوای نەکەین نایەتە دەست بۆمان چی وەکو نەتەوە چی وەکو کۆمەلگا چی وەکو باوەڕدارانیش مافی کەمینەکان بە تایبەت کەمینەی باوەڕی لە کوردستانە بە تایبەت لە دوای پێکێنانی حکوومەتەکانی دوای ساڵی 2023 باشتر بۆ پێشتریش ڕەوانشاد مامجەلال کە لە ساڵی 1992 پەرلەمانی کوردستان دامەزراوە ئەو کاتە ئەو داواکار بۆەوەی کە 5 کورسی بۆ نەتەوەی کلدانی و ئاشووری دابینرێ لە پەرلەمانی کوردستانە لەسەر داوای ڕەوانشاد مامجەلال بووە دواتر لە 2005 بەم لاوە بۆ 2009 5 کورسی تورکمانی شاتە پاڵی وەکو نەتەوە و کورسی پەرلەمانی ئەرمەنی شاتە پاڵی بەڵام بەداخەوە بەوەی کە تەدەخولاتی سیاسی بە شێوەی گشتی لە کار سیاسیەکانە وای کرد کۆتاکان نەبنە نوێنەری ڕاستەقینە وەکو مخاتبی فعلی پێکاتەکانی خۆیان کۆمەلگای خۆیان ئەو کەمینەی کە تای ئەوان هەڵگری ئەو ناسنامەیەن وای لە تەنێک باردۆخێکی نەخوازرا و پیا بوو خەڵک ڕووی لە دادگای باڵای اتحادی بکات و لەوێ 5 کورسی کۆتا کورسی کۆتاکان لا ببرێت و دواتر 5 کورسی کۆتا گەڕایەوە ئەوەی شەهۆکار بوو بەڵام لە ڕووی بەشداری سیاسیەوەتە بەڵام لە ڕووی پاراستنی ناسنامە و فەرهەنگیانە ئێمە لە بیرمان نەچێ یاسایەک لە هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان یاسایەکی دەرکرد ئەو ساڵی 2015 بە ناوی یاسای پاراستنی پێکاتە نەتەوەی و ئاینەکانە ژمارە 5 ساڵی 2015 کە پەرلەمان تەشریعی کرد ئەو یاسایە و سەرۆکی هەرێمی ئەو زەمانە کاک مەسعود بوو مسادقەی کرد و دواتر حکوومەتی هەرێم گشتاندنی بۆی کرد و ئستاکە بەرکارە لە ناودام و دەستگاکانی حکوومەتی هەرێمە ئەو یاسایە و لە پشتبەست بەو یاسایە ئێمەی کاکەی توانیمان وەکو باوەڕ لە خزمانی خۆمان لە پارێزگای هەڵەبجە کۆتایەک دیاری بکرێ بۆ باوەڕدارانی ئاینی کاکەی مەبەستمان ئاینی کاکەی ئەوانین کەوا یارسانن ئەمە ئەم بابەتە وای کرد کۆمەڵی مافی پێکاتەکان تری فەرهەم بکرێن باسی کاکەیم کرد و لە پاڵ ئەوەیشە حکوومەتی هەرێم لە وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی سەر ڕێەوەی کە پێشتر کە دیوانی وەقفی ئاینەکانی ئێزیدی و کریسیانە بوو ناوی وزارەتە گۆڕدرا بە وزارەتی جاران تەنیا وزارەتی ئەوقاف بوو ئێستاکە بووەتە وزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کە پێشتر مەبەستم پێشەوە زمانەیە و هەروە ئێستاکە نوێنەری ئاینەکانی تایە ڕەنگە نوێنەری کاکەی تیانە و بەڵام ئەو نوێنەرانە فەرمانبەری ئەوێش نین هەر خۆبەخشانە کارەکانیان کردووە ئێمە لەبەر هەندێک کۆکاری حزبی نوێنەری ئێمە فەرمانی کارجێڕی بۆ دەرنەچوە و کارانە بووە کۆمەڵی ڕێزدار مامۆستاشم ماوەیەک لەوێ بوو نوێنەرمان بوو بەداخەوە کۆمەڵی بابەتی نەخوازرا و نەخوازراوی حزبی لەوێ باشە هاتە ئاراوە ئەو باسانەی وای کرد کە من نوێنەرمان لەوێ بە شێوەیەکی فەرمی لەوێ نەبێ بەڵێ کاک ڕەجەب بە هەر بگەڕێنەوە سەر جەژنی قەوڵتاس پرسیارەکەم ئەوەیە من بەڕاستیە و پرسیارم ێستا بە دروست بوو هیچ شوێنێک هەیە شوێنێکی پیرۆستکە کاکەیەکان تیا کۆ ببنەوە بۆ بەڕێوە چوونی مەراسیمی جەژن بێت یاخۆر عیبادەت بێ
نایمە لە باشووری کوردستانە شوێنی وامانی هەر دەقەکانی ئەمەش ئەو شتانی تیانە شوێنێک بینای تایبەت بێ بەو شتانە تەنیا یەک شوێنمان هەیە لە ڕۆژەڵاتی کوردستان ئەویش کە لە شاری کرماشانە ناوچەی پاوە پردێوەرە و لەوێ ئارامگای حەزرەتی سانساکی تایە کە ئەوە ئێمە خەڵکی ئێمە لە ماوەی جژنی خاوەن کار و جژنی قەواڵ تاسیشە ڕۆ لەوێ ئەکەن و وەکۆی کە چۆن بڵێن ئەچنە حەج بۆ ئەوێش ئەو شوێنە بۆ ئێمە پیرۆزە و چەند ئارامگایەکی تریشەیە ڕاستی بەڵام شوێنی هین نین شوێنی بەڕێوەچوونی ڕێوڕستمی هێنینی ئێمە ڕێوڕستمەکانمان زیاتر لەناو ماڵانی خۆمانە ئەکرێت و گرتبوونەوەیە کە لە ئاستی کۆمەڵایەتی و نیزگایەتی ناوچەیی ینی لە کۆڵانێکە چەند ماڵێک کاتوان ئەو شتانە بکەن بەڵام شوێنی دیاریکرامان نییە و نەمان بۆ پێشتریش لە ئەسڵ لەناو ڕێبازە ئاینەکەمانە ئەو شتە نیە بڵێ مەسەلەن بۆ نمونە خانەقایەک بێیان تەکێک بێیان شتێک لەو چەشنە بێەوە زیاتر لەناو ئاینەکانی ترە ئەیبینین کەنیسە هەیە مزگەوت هەیە حوسینیە هەیە ئەو شتانی ئاینەکانی تر بەڵام لای ئەمە ئەو شتە نیە. بەڵێ کاک ڕەجەب داواکاریتان هەیە شوێنی شواتان بۆ دروست بکرێت ئیدارەی نوێی کەرکووک؟ وەڵا ئێمە هەندێک کۆڵی بۆ نەهەیە بەڕاستی دروست کراون سوپاسیانەکەین کە دەمێکە لەم ئیدارەیە لەم ڕۆژانەوە بزانم کراوەتەوە هەڵی بۆ نیە بۆ پرسەشتیوانەی ئەگەر بکری ئەوانە بەردەوام ئیدامە بکرێنەوە و چاویان لێ بێەوە هەندێک تایبەتمەندی تریشەیە لە ڕووی فەرهەنگیەوە ئەگەر ئاوریان لێ بدرێتەوە بەڵام لێراکۆ بم بۆ نێەوە بەهلی ئەزانم لەم کەناڵی ئەوە ڕوو لە جەنابی پارێزگار بکەم کە بە سفەتەوەی کە ئەو لێپرسراوی لیژنەی ئەمنی شارەکەیە ئێمە کۆمەڵی ئاوایمان هەیە لە باشووری کەرکووک کە کوێتە ڕۆژاوای قەزای داقوق ئەو شوێنانەی ئێمە بەڕاستی پارێزراو نین و بوونی هێزە ئەمنیەکانی هێزە ئەسکرەکانی ئەوەی شەوانە قەدەغیات و چۆ ئەکەن لەوێ کە ئاوڕی لێ بدرێتەوە میکانزمێکی تر بەکار بێنرێت بۆ ئەوەی کە ئێمە بتوانین خەڵکمان بگەڕێتەوە بۆ ئەوێ و خەڵک بگەڕێتەوە بۆ سەرزیێدی خۆی و ژیانی خۆی ئاسایی خۆی بەڕێو بووە لە ئاوایەکانە ئەگەر بکرێ چاو دووبارە چاو بخشێنن بەو دۆسەیە. سوپاس و ڕێزم بۆ ئێوەی بەڕێز و لێرەوە سڵاو و ڕێز بۆ هەموو خەڵکی کوردستان کە ئێمە سوپاسی و دۆست و برادرانە ئەەکەینکەوە پیرۆزباییمان لێ یەکەنکەوە باوشی تەبای و دۆستایەتیمان بۆ ئەکەنەوە. بەڵێ کاک ڕەجەب وەک دوا پرسیار پەیوەندیتان لەگەڵ ئیدارەی نوێی کەرکووک چۆنە؟ هەڵبەت من ئەو پرسیارم لەوە دروست بوو کەم داواکاریت لە بەڕێز پارێزگاری کەرکووک کرد. پارێزگاری کەرکووک کوڕی ئەم شارەیە ئەمەوەکو خۆی کە هەر کەسێک لەم شارە بێ کۆمەڵی برادەر و دۆستی کاکەی هەیە بێگومان و لە ناو کاکەیەکانیشە ناسراون ئەوە نییە مەسەلەن کەسێکی نامۆ بێ لە دەرەوەی ئەم شارەتی بێ لە دەرەوەی ئەم وڵاتی شاهاتی بێ و وەکو ئیدارەیش جگە لە خۆی وەکو کەسایەتی ئەمە بمانوێ نەمانوێ خەڵکی کاکەی بەشێکی خۆپارتیە بەشێکی یەکێتیەوە کوردیشن لە ڕووی کوردایەتیەوە ئەمە خۆمان بە جیاواز نازانین خۆمان بە خاوەنی ئیدارەکە ئەزانین و هەمیشە ینی خەڵکی ئێمە زۆرینەی خەڵکمان حەزیان لە سەروەری یاسایە حەزیان لە ڕووی ئیداریەوە ئەوەی بێ کە بەشدار بن و هاوبەش بن نەک هەر ئەوەی کە خۆمان بە خاوەنی بزانین لە دوورەوە بەڵکو ئێمە خەڵکمانی ئێستاکە بۆ نمونە ئەو کەسانی کەوانی زگن لیانەوە لە ئیدارەکەیە تا ئاستێکی باش نیزگن لە بڕیارەکانەوە. باڵێ ئێمە دووبارە وەک دەستگای میدیایی کورسات و خێزانی پرۆگرامی بیانی کورسان نوویست دووبارە پیرۆزبایی جژنی قەوڵتاز لەسەر جەم کاکەیەکانەکەین. بەڕێز ڕەجەب کاکەی چالاکەوانی کاکەی سوپاس کە ڕاستەوخۆ لە کەرکووکۆ لەگەڵ مابوون سەرکەوتوو بن.